باخۆم تا پێ بناسێنم پێش هەموو شتێکی ئەمە ناوم شەعبانە هەر لە منداریەوە خولیای و عاشقی هونەر بوویمە بەخۆم وەختی خۆی لە منداری پاسکرێکی سێتایم هەبوو هەرێ بە سەرینگۆ دانیشە پیرەژن دانیشە تۆ بە پێوە ڕامۆستاوی پشتە و نابینی بەرێ ئەوجا سەرتان نێشەنم یعنی بەڕاستی یعنی منەوە هەنگەی لەنگۆ دەجێڕم یعنی لە بە خۆشەویستین گۆیە دەبی انشعاق بکەین تعاشق یعنی لێنەوان من و ئێوە ئەوجا پاسکی لەکەمە بوو سێتایە بوو لە پاشان کا بوومە پێشەش ساران چوومە مەکتەبێ بەخۆم خینم تەواو کرد هەتا سەفیەکی ابتیدایم خین لەبەرەوەی بە مامۆستام دەگۆ خارە وەڵا ئیدی لەمارە دەراینەم گوتیان تۆ تا ئێستا فێرە سەقافەت نەبووی واز بینە باشترە ئەمنیش لەبەرەوەی ڕوحیەتێکی هونەریم هەبوو با دەست بە گۆرانی بکەم و هەر لە منداریەوە خووریا و عشقی هونەر بووم فەرموون با ئێستاش دەست پێ بکەین سەرچاوم پیرێژن کوی باشی مام حاجی توخوادان شەوێت پێشەو نەفەرەت گرتیا چاوەکەم لایتی لێمە دەبرام کۆرەت کردم ڕۆژتە لای لە چێ دیارێت با دەست پێ بکەن گۆرانێکی با برین لێلێ وەسۆ ئەرێ لێلێ وەسینایێ وای وای لێلێ وەسۆ ئەرێ لێلێ خەرشی گوندی وای وای کەیفیان بەمێن نەنەنایێ ئەی وای لێلێ وای وای سووکە ئەمێن دەنگم خۆشە وای 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 ئەی وای وای لە گوندێمە ئەرێ لێلێ قەت ئەومان نایێ لە گوندێمە ئەرێ لێلێ بەرمی لەک ئاو وای وای لە ناو سۆندەی دەکەم و وای وای لێلێ لێلێ نیو بەرمیلم دەداتاوە ئەویش بە زۆر نایێ لێلێ وەسۆ ئەرێ لێلێ وەسی نایێ وای وای سپاس 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 مەمنون مەمنون ئەو هەموو چەپلەیە ئەو هەموو چەپلەیە زۆر سپاس زۆر سپاس دانیشن 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 برام سەبر کاکە فیتفیتە لێمەدا کورە وەڵاهی ئەتوو بریا من باشە ملۆ سازم کردن ئەو پارە نازدارم چوومە هەم بە سازیدا دەخیلی خرکەوە بەڕبە پیازی بفرۆشە پارەکەی بە سازی بدە ئێستا کەش هەم فێرم و فێرە ساز بم هەر نازانم لێ بدەم ئەوە ئاستا خوتەکەی من لە باندێ فەشەلی هینایە ئەگەر نا دەنگم خۆشە سەتا سەد وە نەبوو لە خۆم ڕەبابەچی بکڕم ئەو شتەی بکڕم چرووە چییە شمشار زڕنا هەر زڕنا زڕنا چەند بەکەرێک دێ لەم زەخەی زۆر باشترە لە خۆم لە دیار ئەو شتەی بۆ ڕێئاوێ لێم دەدا ڕاست ئاو سەری دەردەینە ڕاست داهاتە دەریاوە بەس چ دەکەی گەروشم کەت بە قورعانەندی گۆرانی بێ وای بابە سپانە گورە مەقسەدم وای بابە پەنجەم ئەمە زۆر سەیرە ئەمن کەنجی نییە ئەوە شلی دەکەمەوە تون دەبێت گورە مەقسەدم ئەمن توندی دەکەمەوە شلە بیتەوە بە شەرەفم ئەو جارە وەهام تون نەکردی کەس نەزانی بە حەیاتی نابیەوە گەردەلولی تیکساک بێ ئەو جارە زەحمەتە شلی بکاتەوە زۆر سەیرە زۆر سەیرە سانی مارێ ئەمە قەمپارێ ئە هەندۆکێ دەرێ سێری نانیە مستەمەڕی خوای وان سافە ئێمنیش هەندی ئەو گوندەی بەسپانە ئەوزە ناچش لە بەرنامە ناخۆشەکانیش خودا دەزانین دەی جامە ئەو بەرنامەی بەدری منە قرچ مرچ جرچ مستەمەڕی خوای بەدری من نییە لەکما بێ ئەو جارە باش ئەو جارە جوورێکی تێدانە با دەستکارێکی ئەوش بۆم زانم نە ئەوە باش وا دەست بەخوای ئەوە چێ زادر بێت کەسێک ڕاستی ئێستا بەکسلی کەرێ سوکان وەرە بەرنامە خۆشکەی وەرە تازە گوتیان زادر ڕاستەقەنی تا دەکاتەوە وەرە ئێرە بزانەوە چیتی وەرە بەرنامە خۆشکەی دەوەرە تو ئەوە چیە کۆپی ڕۆیشتیا باکوورەوە چی ناتی یەک کۆپی لێت هەنەمە بەڕێشتە کورتە لەوەندە بیعقلی لۆ ڕادەبێری کۆپی خوارە دەڕۆخۆ کۆپیەکوانە ناڕوە کورە بابە ئەو فەنەکەم دیتەوە ئەی ئەی ڕۆژێ دەمگۆ لە تەلەڤیزیۆن گۆ نەفەرەکان هەموو ئەوهانە هەموو ئەوهاناتی هەموو خەتای وارێ بزانە چی ناتیە لە وەختیان دێنینە بەرنامە خۆشکەی بەرنامە خۆش کورە بەرنامەی ستار سۆفی شتێکدامە چ ستار سۆفی کورە ستار سۆفی چێ سوپەرساری سوپەرستار لەکەنیەوە کڕیتیەوە کورە بەرنامە ها بەر جاوی وەچوێ گۆرانی شتەکان وانی کە دەچنێ گۆرانی دەرێ دوا دەبی یەکەم دارێ هەرێ زوو بارێ مەرەق زۆر مەعزەبی دارێ بزانە ئەمنیش دەردەچم
ولا ده وقتی هندی اکوتی داره چی خوب شخانه نی دورو كل صبر واخد بسرم بشتني انت خبيتك ببيتك ويقدر خلاص اول شيء حسابات لا حسابات شو ولا برنامج قريب ايه مش كل شيء لا لقر مش لقر كل قفاتك وتيم باب هذا وش كده طب مع شكلك ايه لقر اول شيء او اذا عم مستمر خويا غباله هذا شيء الزلمه له نخوش اول شيء دكتور شيء اري والله وشرف مات أنا برات أنتوا ما تم تزانيوا برنامج هيلو تلفونك ملونا يك دقات دنگ صبر كده بابزام شيء كم دبي عزیزان خۆشەویستان و کاتتانش ئەم ئێستا دەکەم بەرنامەیەکی نوێی بەرنامەی سوپەرستار بەرنامەی سوپەرستار زیاتر خزمەتکردنی ئەو بەڕێزانە ئەو گەنجە بەڕێزانەیە کە ئەوانەی دەنجیان بوونە و بزرە بەڕێزان خۆشەویستان عشاش أزوريان زي تحكيم جداري اريد بس ماركه ولا ما جبنا بزين سوا ئەو دەنگە خۆشانە بدەین کە بتوانین ئەو دەنگە ڕەسانە بە جیهان و بە هەموو دنیا بناسێنین خۆشەویستان ئەوانەی کە لەو بەرنامە دەرناسن یان سەر ناکەون ئەوە نییە دەنجا خۆش نییە نەخێر ئێمە پێیان دەڵێن خۆیان ئامادەکەن خۆیان حازرکەن بۆ هەڵقەی دوایی و بۆ ڕۆژی دوایی ئینشاڵڵا ئەوانش سەرکەوتوو دەبن ئەو کەسانی کە سەرکەوتوو بوونە ئەوانش ئینشاءڵڵا زیاتر خزمەت بە ڕەسەنی کوردی و نزیشی کوردی دەکەن و ئێمەش بە هەموو لایەنێکەوە یارمەتی ئەو بەڕێزانە دەدەین کاوانەی دەنگیان بوونە و ئەو هونەرمەندانەی کە با بڵێن نەناسراون دەبا بزانین مامۆستا سەباح چ پێشنیارێکت هەیە دەتەوێت بڵی چی والله ما وصل راي مش انا راي جنابك انا كلو قناغي دبسن بس بخو باين لبن اشتغل خويا زيادة ما عندي كان كان قناغي دوم وسيم وبليش باش درسن كاوانش كثر ناس بكو جنابك فرموت نبي يعني ما يوزن بله طبعا بخويا ما عندي كان نبي مش بين من اوان ان شاء الله قبيتو توزي تبليم كان يعني توزي خويا ما عندي كان اكيد اوان جدنا ازي او برزه خوشويستانن كواني ليه كم يعمل السنه هذا قصة جناب خويا ما عندي كان ان شاء الله دوانش باش درسن با برزه هل من لقل بهرمندي كم بعضاني ام برزه شيء فضل باش بخير خد من السنه نازم قادم کاکە نازم دیارە لەسەر شتمە دوا دیارە خۆت باش ئامادە کردیە بەڵێ شتێکی جوانم ئامادە کردووە ینی با بڵێن نسخەت بە خۆیە زۆر چاکە کاکە نازم زیاتر بەدەنگی چییە زیاتر گۆرانی بێژە کۆنەکان کۆنەکان باشە کاکە نازم ئەگە هاتو تۆ پلەیەکەمت بەدەستێنە چۆن خزمەتی سەنی کوردی و گۆرانی کوردی و نزیشی کوردی بکەیت ئینشاڵڵا گە پلەیەکەم بەدەستینە کلیپی جوانتر دەکەم لە پێشە کەس بێوەفا ناکەمەوەتە خۆم بێوەفا دەکەم والله راز دەکەم اري چی بود راز دکا دەرێ مامۆستا هەتا ئێستاکە لە گۆرانیان ئەو کوڕانەی گۆرانی دێرێن گۆرانی بێژەکان هەمووی کچان تاوانبار دەکەن بەوەی کە بێوەفانە لە شعر و شتەکانیان دەرێ بەس وڵای هەیە منەگە گۆرانی برێن ببمە گۆرانی بێژ هەموو گۆرانیەکانم خۆم بێوەفا نیشان دەدەم نەک ئافرەت والله اقصد جوان چکۆ لە هەموو گۆرانیەکانە هەر ئافرەتوان نیشان دەدەن کەوا بێوەفانە والله اقصد جوان بيجي اقصد لك حالەتەکی شازە باشە چی دوامەتە کردوینە گۆرانێکی خۆمە ئامادەم بەناوی چیە ئاخەمانەمان بەیاتە سێگە ناوەندە چیە بەیاتە فەرمی بێتۆ سەم ناکایە ژیان و ماڵێم داوام لە یازدایان ببیا حەڵاڵێم بێتۆ سەم ناکایە ژیان و ماڵێم داوام لە یازدایان ببیا حەڵاڵێم ئەخەمانەمانەمانەمان وەی غەریب یارێم غەریبم هەرداناڵێم زۆر چاکە دەبا بزانیت گەلە گۆرانی گۆرانی کرد ئامادە کردووە هەڵێ فەرمی گوڵی من ئای گوڵی من هەر تۆی جەرگ و دڵی من تۆ سێرەی شەوانم مایەی خۆشی ژیانم هەر کەناوت دەبیستێم مەز دەبێ هۆش و وەستەیەم زۆر چاکە باشە تۆ هیچ ئالەتێک ناژەنی هیچ ئالەتێک نازانی نا
ئەو یەکەم جارە بەشداری بکەیت لە زۆر چاکە دەبەشە زۆر سپاس فەرموو هیوادارم سەرکەوتوو بیت ئینشاڵڵا فەرموو زەوەرە چی هاتیە لەمە بەرنامەی ستار سوپەری بەرنامەکەی سەکەت کرد بەخۆی باشەوە بچوومان لە خۆی لە فەی ئەوەی بفرۆشبا فەریکەنەوەکی بە چەلاوی تووری هەندێک گۆری ئەمەلانیشی تێبکوشی بە لەو ئارێ باشتر نەبوو زەمەدارشی باش بەخێر بێن سپاس بەشێ جەنابەت چی لەگەڵەوە هاتی من باوکیم قەینا بۆچی بڵێ ڕێزمان بۆ تەیە بەس چ عیلاقی ببێت تۆ بێت تێرە قوربان ئەگەر من لەگەری نێم نازانێ مەقام بڵێ حەماست نایگرێ شەرمەکە زۆر شەرمەکە و کوڕی منە باشە یعنی ئەوە بۆ هەر شوێنێک بچێت تۆ لەگەڵی هەی بەسەری دوو مامۆستا بۆ هەرجێ بڕۆ هەم لەگەری من معقولە بڵێ تا قەرەبی خۆشەویستیش بی ئەوە باشە ئەو گریمانەکەت پلەی یەکەمی بەدەستێنا بڵێ ئەو گریمان کوڕەکەت پلەی یەکەمی بەدەستێنا باشە تۆ دەکردی هەموو جارەوە لەگەڵ یابی مامۆستا من قەولم دایە بەس کوڕەکەم پلەی یەکەم بێنێ هەفت لۆری گاسەرە بڕم ئەکەمە خێر ئەزانی بۆ مامۆستا لەبەر ئەوەی لە کلیپەکان و لە دانسەکان ئیشتراکەکەم و لە تەلەفۆن و لەبان بەحرەکان پیاسەکەم و لەگەڵ کچی جوان ڕسمەکرم و ئەڵێنەوە باوکی فڵانە جەنابەتە حەز دەکەی کوڕەکەت کە پلەی یەکەمی بەدەستێنا لە ناو کلیپەکانە بەشداری بکەی هەتا لەگەڵ کچەکانە هەڵقسەوە هەڵپەڕی تا دنیا ماوی ئازباتیش هەردەبینی تاوامەکە دەزانم دەبا بزانین دەبا بزانین چی ئامادە کردی کوڕم مقامێکیان بۆ بڵێ خواردنم سەری مارە کاکەی بژیم یەکوارە بەس بیگۆڕە بیگۆڕە گۆرانیان بۆ بڵێ بەزڵک دەرس کە بەرەبەردەکە کوڕم شەرمەکە دەی بڵێ بڵێ هاتم لە لای دەربەندی ئەو لای من بۆ پاپاندی شارم بۆ تۆ بەزێت نەچارم هێشتا دەی هێشتا کورەوە چیەوە بەرنامەکە زۆر ئاسانەوە ئەوان لزنەی تاقیمی خەویلەکە تێکەکی جوال بن مێزی لە فێ گەز دەخۆن زەوقیان لەگەڵ ئەوانە نایە هاتینە گۆرانی دەرێ دەنجیان خۆش نییە ئەوە چێ دەری لە ناوتەنەکە یار دەخۆن شکریشیان جوان کاکە لە پیشکەلەکانش مساعد يعني تعشق بكم انشعاقك بلا نوان وجوه صوتك وحركاتك موسيقاش انسجام بڵێ مقامەکەت بڵێ کوڕم شەرمەکە بڵێ ئەومەدەتە تۆ ڕاستم دێڵ ئەولۆ جامت بڵێ بۆ شەبی ئەسڵەن دەنجی هەر چ نییە بۆ دەنگیش نییە بابە دەنجی هەر خۆش نییە بەڕاستی مامۆستا کە ئەوە منداڵ بوو بەسەریت و کە ئەگیرس نییە دەنگی لە دەنگی کێشکە خۆشتر بوو ئەرە بەسەریت و نابینی بەرە وەڵڵا گۆرانی دەرێ چاوی لەولایە مەدام وایە چی سەروەت و سامانی خۆمێنەمەبان ئەو کوڕە ئیساعیبم بۆ لای کاکیانی بڵێ دەکرێت بەژێژی سەحلامات دێتە لای مێ چوو دەبێتە لای چۆنەکەم ئەوە من چی سەروەت و سامانی خۆمەی فرۆشمەی دەم بەس دەبەر خاتر ئەوە ئەو کوڕ ئەیگرمە لای کاکیانی ئەوە بڵێ بوو لەبەرەوەی دەنس و لە بەکلیپەکان ئیشتراک بکەم ئەوە بڵێ دەتخواکە گەیشتە لای کاکیانی فەرموو سەلامی مەشی پێ بگەین عەلەیکوم السەلام وەرەحمەت الله وەرە کوڕم با بڕۆین کە بەس تەکنۆلۆژیا دادەرێ ئەو لۆ من باسی هانی دەکرێت دەسمەخنیانی بەسە چێدا تەگە تەکنۆلۆژیان تەکنێت تەکنۆلۆجیا دەکۆ دەسمەکنیانی شۆڕەف یانی ئەرە یانی چیە؟ یانی ناناسی زۆرە دەژێت دەسمە ئەو شتەی سوپەرستاری ئەو چی علاقە لەسانیەوە پێویستە ئەو پرۆفیسۆرانە یانی نییە پرۆفیشناڵن یانی دەبێت بیان ناسی ئەو کە چییە ئەو کابرا دەتەوە ئەو کابرا بەم بناسێنە ئەوە کورەوەنیە برێچە بە پێی بەجێی بەسەری بە کەپووی بە سمێری بە هەموو شتەکی نازانم بە هەرامەی پێ بە هەموو شتەکی مۆسیقای لێ بدات یەک لۆریە ئۆرجی لە پێشی بوو ئەو هەموو مۆسیقا و ئالەتە نییە هەموو بەخۆی بەتەنێ بەکاری دێنێت هەوا هەر نییە بەخۆی لێ دەدات عالەمی گەرە ئەو کابرا کو دەیگاتێ بەس بەم نالێ کورە نایگاتێ چێ دەرە دەیگاتێ ئەدە لۆ فشە لە چێمادەم ئەوزە جێب دەمن ئەوێ ڕۆژەکەنیە مەسمێری مۆسیقایەکی لێدا سبحان الله بەسمێری لێ دەدا 2 ساعت بەس لە دیاری ماریەوەی لە تازەی لە باسی سەر دوورکەی بەکاری بینی دەوڵڵای بە هەر فشە بە حیات نایگات ئەڵقاتان باش مامۆستا کاتت باش بەخێر بێ ناویتیان نابێت خۆت بناسن با پیشەیدا پێشەیدا بە پێشەیدا ها با پیشەیدا بەزیکەشی کوردیەوە هاتیەوە بە حەماسەتێکی گەرمەوە شاتیە من وا بووی دەچم بەو جلە کوردیە و بۆ حەماسەتی هاتەوە کە ناوی شیشەیدایە دیارە زۆر شەیدای حەیران و شتوای وانە نەخێر مامۆستا
یعنی حێرانە نازانی نەخێ نازانم هیچ بۆ لە شوێنەکە نەدوتوە شوێنێک نەگوتوە نەخێر دەفەرموو چی دامادە کردەوەمان گۆرانیەک دەفەرموو ئاخەداردی دڵ کە چارای ناکرێ نییە دارمانم ئاخ لە هیچ شارێ باشە چیت کرد ئامادە کردووە بەڵێ گۆرانیش سەریع ئامادە کردووە زۆر سەریعە بەڵێ باشە ئەگەر خۆی بەنەبی ئای شازادێ سەرمایەدار چۆن بوو چوویەکۆیەوە لە بێباسی شیرنی شارەکەم بژێڕێەوە ئەوانی شش کاکە جان بەڵێ وادارین سەرکەوتووە ئێستاش فەرموو زۆر سپاس زۆر سپاس مامۆستا قوربان گۆرەی تازە بڕۆ هاتیوە بڕۆ بڕۆ بیبەت چاواکەم بڕۆ گۆرانیەکی تازە کەفتە بزانین چییە گۆرانی چییە گۆرەیەکی تازەیە کوڕم بۆیان بڕێ ریتا ریتا وەرالام بێتۆ تاریکە دنیا دەست بێنە بگرە دەستم هەزاری بێتۆ تەنیا تۆ پێنج بەسی تۆ قوڵە ڕەشی خەتباریشی قەیناکە بەس ئەوە چیەوە ئەو گۆرانش بالەکن کاگیانی برێ باشە بۆڕن کوڕم گۆرانێکی عەدنان بابا گۆرانێکی عەدنان لینەی بۆیان بڕێ قەینا دەی عەدنان لینە دەبۆیان بڕێ سەریع دەی کۆلەکانە دەوازمانێ بنە بڕۆ دەی بڕۆن بەڵایە بەڵێ جوانە سبێنیان بەخۆشم دەسم بزانە ئەو زاهینەکە دەبی لە زنای تاحکیمینی هەشپەی هەستەوە پێیان شای بکەن داسی بکەن برێکی هاتو دەچێ بەرنامە کورە دەگە لە چێ خۆش کا دەنگت دێجاوەرە خۆمە کوژە ویلات گادر بەم برێ کا دەنگت ئەی دەچێ دەستەرێ بەس بام نارێت کورە منەوی ڕۆژێکە لە حەمامەیەک گۆرانیم گۆ ئەوجە سابوونی بە کونجی و لێفکەی بەجیزم بە خۆدادەی ناکاکە نییە قرێژ و چرەگە نییە مسابقەکە نییە هەتا بنی پێیان هەمووی هێراتنە خوارێ هەرێ ئەوەی تو بخەرچی گوندیدایان گوت لیپکەس گاوانی گرت بوو ئەوە ژنایکی سابوونی سەر چۆپی گرت بوو ئەو هەرایی تو بوو ئادی ئەو زەمە سبێنێ دەچم دەزان لۆ دەچی بەس لە ئەوی دەچی بێەوە گوندی خۆت تەرچێشی خۆت فشکەوە لە پێش چاوی چیژی گوندی بسڕێەوە برێم دەنگ و خۆشە لەو بەرنامەی بەژاری کرد بۆ خوا بە زۆندی دەچی کورە دەبڕیۆ من دەنگم خۆشە لە بەر هەندێ دەچمە تۆستەری دەچی دەچم شعبان ئەمریکا خۆت بە باشە شکلێنی قەینا دەدبم بەس کریسیارە بدەی ئەوە کورە ئایبە شتانە لە بەنی منیە سارێ چ باز مەکەوە زۆر سپاس بەرنامەکە کلاس خلاص کافرستانی خۆسارێک لەبەر ڕانەگرتی هیشک بۆ بەجارەشی کورە سارات هەستە زادر وەرە با پەڕینەوە بەری وەرە دەستی لێ ڕاگەر بێسەقافەت بێ ئوسلوب نەخوێندەوار توێری ئەوانش هوێ منزن فرەوەتە سازیان پێ ئەرێ بە قورئان نانە دیارە ڕۆحێکی فەنیان هەیە ئەوانش بەکەچی لۆدانێم یاخوام لەت بشتێەوە دەتوو ساقشی تێدا نەبوو ساقیسیان نەبوو لێگۆ فیلێ داژوە فیلم بەس ئەوە خرتوو هاتەوە هاتەوە کورە بە قورئانە کورە كرة هات بسرعة وارسي ثاني وسرعة السلام عليكم عليكم السلام سرتان كوي باشي وضعك وعليكم السلام باشي خارة سەرچاوەکەم داوای لێبوردن دەکەم كوي وەسە ئەوە دیاری خوافتکە والله ئەمەمان سانی ساقی تێدانی ئەرێ والله ئەوە لە بەک دەڕۆی نازانم لۆ لە خۆت پێشاو پێش ناڕۆی باشتر نییە ئەکە لەوانی لە بەک مەزین کەم بێ شعبان هیچیشن نییە وڵا لەبەر جەنابتان گەڕامەوە فەرموون سەلام لە مندارە بکە گوتم ئەنگۆ گەری شەکتان بە منەبی فەرموون وەڵامە دەچینە شاری خارە فەرموو ئەمرکرد ئەوە لەبەر ئەنگۆ ئەو بەگە گەورەمدانا فەرموو سوار بە ئەمی دەچمە شاری شعبان بەکەر بەگ نییە بەرەوەڵا بەکەر بەگە لۆ بەچی درێژ و کورتیشەیە والله نەمزانیە بە شعبان درم بە جێم دەخی بە قوربان بانت لەگە ئەو کابرای نەچی آخر ئازیێت بەخۆی کورە با بە حەزیەتی چی کورە وەرن سوار بن
کورە منە تاتەتان بەمە شاری لەسەر سەری خۆمتان دادەنم خزمەتکاری هەردووکتانم كوري زعافة ببلاش اللي خو مالو نتيم باشترا خليته ترسم والله لا شو ترسلو دم شاي كوري دابا بسين دي هاتو بشتو دريش با مشكلاني لا بخاطري تو دينا وزارت يا اخوا بخير كوري ودركا كودتو ابتو ديت بكود امنا لا غواسي اللي راتي ما براستيفتو انا بسالة فرق طبعا خوي انسان يعني بفضل انساني يا اخوا بخير دري جنابة مسخاجني والله طبعا ام بخوم ودتينا شاري سرج لياني ددين يعني اري والله عيبه سبكي اي والله برادر لقيتهم بشرفت امنيش ببال تخوا اري والله سمعتوا يعني دناسي ها باورته ببرادر كزني ناسي ام لو شاري دادي ناسي لا كاكا جان هو صعبتك اما ناس لكن يعني لسنا اوي برنامج سوبر ساري ها اري والله باشا لو تسدسنا والله اللي بدات تنجو خو من تعقيدك هنا طبعا شاوكم خو ويندر استدونيه دنج قطان تعقيدين وقراي تصير كان قينا خلي اللي دانشتينا ما مستعان بزني تحكيم لجنه دانشتيا او جا تمشاي دنگمان طبعا اگر دنگمان خوش بو اماش درتين بيكم كاك شعبان بدو او ها يعني او هذا خوشا نين يشت لا قولي بابيما حفلينا كان براستي وشي بوكو بربوشي ناما هر يكاك جنابيني يكسر ديتا دوما ورا كاكا شعبان قادر ورا كاكا او باندو مدما لوبرين اماش بسريتو يعني خۆمان مادی دەکەین لەبەرەوەی خزمەتی شعب دەکەین ئێ باشە مکو باوەڕ بکەم کەم زانم دەنگ تا خۆشە سەر و گۆرانی مرۆ برێن دەست پێکە زادر چاوە دەی هەر ئامینێ 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 دەوای دەردم لەیلایە بۆی دەڵێم ئەگەر وایە دەوای دەردم لەیلایە بۆی دەڵێم ئەگەر وایە لەبەر ئەو سایەقەی دەمرم ئەو ڕێگایەی کوتایە ئەمن و کاکە شەعبانی شەروارمان لە پێدایە دێ ئەتووە وزا ئەمن وەگرمەوە وەگرەوە دەی هەرێ بۆت دڵەمە لەو بەندانە دەردی دڵێم گرانە ئەو بەندەی ئەمێن دەڵێم لای جەنابەت هەرزانە تازە بەندان ناڵێم و تا دەگەینە ئێرانە دەست پێکەوە زادرجان بەندەکەم لێوە دەیدەی ئامینێ 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 دەوای دەردێکەم زوری ماوەیە کالیم دووری عینەچی لە چاویدا لە بۆ نێزیک و دووری ئێستاعەتی بوو ئەدەکەم هەر وەک شورتە مروری لەبەر سایەقی دەمرێم دەڵێی فەرخە مەیمونی درم ئەو ڕێ زۆر دوورە وەنیا ئەوە یعنی بە بەندەکەی تەواوت کرد بە بەندەکەی تەواو کرد دەمەوێت احتراف بکەیت گوتم دەنگت بەرز مەخۆ باش وەک شوکلان شۆ برە خەتای تو بۆ هات دەکردوەچی کوریا خەتای دیوانی خوانە گوتم دەنگت بەرز مەخۆ دەنگت ئەو ڕۆژی تێ سوبینەوە ڕۆ هسه وين اخواني؟ بطلع هات شي خير وين اخواني؟ هسه وين اخواني؟ هو مات وبربو شوفوا دانش كاكا دانش دي اخوة بخير دي كاكا دي دس لك درين دوت كلها دي ساوة دي زوزو دي كلا بلعب عندنا دنيا دورانا بس هذه كاك صدر يدان اشتياني رانا هاتم للاي اولايا بوي دلم ما قربايا هاتم للاي اولايا بوي دلم ما قربايا عين اسماكم كواديا والله دنجي منايا هاتم للاي انقل باريك يا لولا يفوتوا شي مخمر تخريبا زي ما البشادي ناوتيا شعبون اي بشادي كان شعباني هموم بصوش يدنا ويوه زوزو دواي دردم مويارا زري يجدح حيارا دواي دردم مويارا زري يجدح حيارا خبري وبس نيدم ريم دلي ناس كخيارا وقروا كاك شعبان سوقربو لا وقروا ديجي وقروا راسا انا نازارم بخوات زمرم هي سمدة بون هايتم بشادي كاكا تناوتيا امنا
احمد بس عليك كاغا احمدي دانشتي على رانا برهمان ما دانشينوني اري والله فرخينيا عيدك ما لباب مرندا او تينا دبول من دا عنده كوت صوبان من مبروك بسر من دا هرجي عليك ناوتيا منهم زادر هرجي زادر يمين ومبروك بسر من دا ديك ديك يا ولايا سلكري على السايا هاتم دلايا ولايا سلكري على السايا ليدن بجمالي ليدا قدرهم بزادنايا لبري او بجني دمري دلي تنشي اويا كل داي وقفه ودي بقولهم لوتان بقول جوانا دي اي لك شي جلادي سند بيفر فيلن اي لك شي جلادي سند بيفر فيلن عندك فرع هوارن عندك شان فرع خيالن ازاري وكو زادر يا دايلان زيان يلا ازاري وك شعبان يا دايلان زيان يلا يا مريم لسرق الهايا لبري وبجني دمر بويد لما قربايا اواز بنايا بمال بيت الله يا او اواز بنايا بمال بيت الله يا اي لك شي جلادي سند بيفر فيلن عندك فرع هوارن عندك شان فرع خيالن ازاري وكو من تولد دايلان زيان يلا ازاري وكو من تولد دايلان زيان يلا كاكا تبرا شعبان دي أريات من اللايس السابع صورك والله دوري آبع هات ولا اللايس السابع صورك والله دوري آبع هزار على الأخلاق يعني ذي يشم خوش نابع لقرك كنتي لم يسكع اللي فوت وشاكم نابع أو بندم لبو خبوي بدام وعيد بيع بدالي وعي وصوت كل اواني تبع صدكر او باسي فندقيا باسي دوش تقول فيهم ولا لا يبالي فيها هات ونيا بند شوك شبيهم بند شو بدي دواي دردم ليلايا مريان لسر قلايا دواي دردم ليلايا مريان لسر قلايا ليدن بزماني ليدا لبان داندا وسطايا لبر او بجني دمرم دلي باقودان وي بشار شاباش دبرك دي ولا ودي بس مني عايش ما عندش بيبي مني اري والله يلا دي يقلم في ماي اقل دواي ان شاء الله بقول رتشي قال كان لما خاطري تو داش مانجو لا انا صانم بخوان اري والله اشهد بالله اعتراف تاكل ذاك انقول مستقبل دبنشتك انا دنقم كومن لا انا تنك تقلباش دنقم فرقي هي اللي قصوا الله مايتي تبيك تدريبك تام بدمي وانا عارف هردوك تان ها طبعا بخوي بمرور زمن يعني انسان دقوري بس قصك تام في بريم انا بونا قراني بيشك بناو بان ايه ولا نكن نفكر مكان انا خمن بزانك شي ما مستابو شو تعليمي داينا ورن ولا شوري ولا داي السلام عليكم وعليكم السلام بخيرات انا ما تسمو كاغ احمد ونيا بري خروسي جزر ونانا مرحمه لبابك بلا ما انا قلت خو اخبي اسبوع عزتين اخبي كل كاك اللو عزيت اخو قابله كاورم سر نبريا ماري ودادر شمساء شي دخلين كل دون ساعتي قلت كيش عندك مرايكم اوكي دزاين شي بقربان من ماما اذن مام دبسني او برنامج شي هام برنامج كل برنامج سوبر ستاري كل ما جوهيز معلومات عن هنا اخوت انا وزسنا شوري هذيكو ما بابا ما لدوا فيسبوك ناكات فيرما بكي اما بخو ما خونا انا ببينا قراني بيش شي عندهم اما ما بس زيادة خلق مع الناس وكتسوا وشتانا يعني عندك شهرة وانشهار تشهر بكي او هدفي ما كورا كاكا وهدفي بقورن اما انت ما دمي بتاعك كمان باشرين هنا المندي او شهرين او هنابي كاكي من نقول بك خواسي دسنا او برنامج وربتان بمشوري دنك تاكي كما برنامج ودا بنا برنامج لو انتم ما مستعي ورا ما بسينا سوريا بزانا عودة ميدساني ما موسام يالنا مرة باساسا كيبيو كورا ورا واصل ساسي فينا همشتكم هي دتو بربع سنداني ولا شعبان كرسي قبوك ابراهيم يا بخبر اشتك مالينك اري والله قلت تسير شو بقرعان نارون بس سري من نارون تواو ما دام هات حوشي من نارون ببلا ايه باش كاكا قولاني قلت لها رواها وانتنيا بري دبير شلون تعمل دمي برنامجتان لو دابنيم دنقو سداتان تعقيب كمو بزام لعواز زردتن درنا عسن كاش خمو هنابيتن دوايا من مقصدم اويا بتان كما باشرين قولاني بيشي او شاري اكو بس بمبري اواز فرقتي لقى الشعري اتو بربع سنه شوري لا شوري بيدر بربع زادر بس سري دنيا في عباس شهري هرامي بكاتن او دستا چانه بيتونا خوش هريا ماريا و بيام سيله دابريشيت
کورتواز دە قسانە بینێ بەس پێم بێت کابرا چێوە چوو ها ئەو کابرای چێوە چوو قابلە چێوە چووە سۆشتەچی لە بۆمان ئازرکە ها کورەشتە عازرکردنی چێ و حالی چێ کورانێ بەڕاست دەرەمنیێتە چ خراپی نەبی کورە و کابرایمە هینای تێرکانە بە قورآن دەستم چینە چشمە پێدا والله شعبان والله هەم خەتای تو ئەگەر تو لەناو سارەی دەنگت لەسەر دەنجی کابرای بەرز نەکرد بایەوە نەتکرد بە شەڕەبەن کابراش لێ بەرزی خوا دەزانی ئێستا کە چوونە فەری خڕکاتەوە لێکوان یەک کرد پێداهاتە ئەو پەنجا چی لە هاتیەوە هیچ دیلۆوان دەهای لێ دەکەی والله سوان کورە نا لە دوای خۆگە بژیە کابرا بەتەنێ لە من ناداتن لە هەردووکمان دەدا لێدانەکەی باش دەکەن بە نیوەی ها زەلەوەیش فێرم لێ نەکەی یانم لۆ لێدانەیە هینایان نۆ بەرنامە و تەڕەماشی کورە نانە لە بە شەڕتامی تەمەتار شەبەرتاشە چ بوو ئەتو لێ دەدۆمەکەن یانی و یانی بە سمێر و برژناژی مۆزیقای لێدا کا یانی کورە بابە ئێستاش چ نەبووە ئەم سوحبەتت لەگە دەکەم بەخوای لەوانەیە کابرا چۆ خواردنەک بزانە یان پاکەتەک شتێکمان لە بۆ ئازرکە پاکەتەکمان لۆ دەین ئێستا سەر و پاکەتەک زغارە ناچی والله خواکەم هەر ئەو چەوریەتێبی هەر ئەو چەوریاتێنێ بەخیرسی ئەرێ بەڕاست ئێستاش تو زغارێ پەلکەمەوی دەچێشی یان تەرکت کرد ناڕەوازمی السلام عليكم. وعليكم السلام. وما عندنا بل مرتاح الاستراحة تاكلت ها؟ طبعا الحمد لله والله قال مرتاح. هاي بخوي كل عملنا نقوم مرتاح فيهم. ما وصل زور مرتاحين بس مرتاحتر دبين اگر اسم مام دي بتشي لو خمان لدره بارنامج خوين فيسبوك هزك ناخذ اوه منان لو تينا بقربان. مناني تكرم ما درمانه درمان. درمان سي. ها. درماني سيسر كم يشي نبي. كوري من هوني تساوى كم هوني. والله خوزقه بقران لبغونديش عندك تبينا با. ئەو فترەی خەمەگڕ و هجوومیان کردیتە سەگوندی ئەو سەرخۆ قەیسی نەیگرت مارۆدان لە بە پێشکە و میقڕۆ بوو یەک قەیسیان نەیەژ لەجێ خۆی فوت دەبوو کورەکاکی من ئەو دەرمانەی داروباری نییە نا چییە؟ ئەوە دەرمانی قورگە قورگت ساف دەکاتن حەلاوە و نۆتە دەداتێ مۆتەم دەداتێ کورە نۆتە کوڕی من كره ليك وانا خدت شارع مقافة او مسقافا بنوتي درين بموتي درين بنوت اري بوتتصير نوتة بابا يعني كواتا وانا موتي ده كان النوتة ما اكيد كان كواتا بو النوتة هاي ترحيل بو حارسة تنقول هذا سينا برنامج سوبر ستاري اي والله كره مزاني من قوستان فيني يا بخوال كاشي خو من قو بيستان بتعليم هيا دبي فيرتان بكم درمانتان بدني لو قولكتان صافي نوتكان بباشي ورقريم ورام درسيني خو رام دقريم درماني كنا دينا منتو ورا را وقتي درسيني خو درسيني ها او درماني قولك دكاتا قوراني بيجان صوت حلاوك درجع شي واني تقوم ديك على قمتي ولا نقل من قول ولا دي ولا شوري والخيري وهم سقفوا موسى كان لا قصية كل سنة قوراني كاتا راوسي هلك ترقوا والله ما وصلت فيسبوك هزت من ندخل بقرعه لا أزيد هيك هكذا ما بخوات سيرفني شغالنا فالكبابية ام فيازينا شو بيان قوتي هو كبابني درمان اها والله سيد درمان وجا بشرتك شي دست عندنا من ابكرو دستفاني دست باير سرينا بلا شرط وبيمان دبستين بلا شرط وبيمان دبستين كلهم هردوكتان انقو شرط وبيمان لك من دبستين ايه شرط وبيمان دبستين بصري تو بيمان دبستين هرسد لو كردين هرسد لو كردين انقول لهم كان والله بابا كل هاي بينا شجره والله عمد لهم هرسي عمل لهم كردن هرسي عمل لهم كردن ايه بس ما كينا كل كاكي خم درام هرسي عمل لهم قوم كردن ايه واش تمرينوا نحن وشكا ايه باشا برودوي بلا شرط وبيمان بي شرط وبيمان بي ماموستا هرسي اتولوت كردين وعد لك قددين عقل بونا قولاني بيجا شي باش عقل بونا قولاني بيجا شي يكزار باش لوكسا نحن كلها والله اخر قلتم يلا قينا مشكلين عقل بونا قولاني بيجا شي باش لهم لقاء ايه لهم لقاء دبريت لهم لقاء لهم زردكو لهم روزنامكو سنة يخومانينا او دجنا يتودين هذا بخواي قصصنا كي ها سنة يخومانين او دنا يتوشتين ستان دزلكت پیمان دادن باشکن نگرم پیمان دادی باشکن کی نگرد کلو پیمانم دادی یا نه پیمان دادی پیمان تمام آها هزار زاری سعرکش ولی تمام اوه والله بابا درمانه او نوكتا ازولو لو دكتي اتو بوكتا قولنا تو لينا زاري بابا بوكتا سري بقول عندي لا سرق
چاوتان بشکێنن یەک دەقا ڕووتان بکەنە ئەولای ڕووتان بکەنە ئەولای دەی بووکتە دەی بە حەزە لە سووکە دەی دە بووکتە کوڕم بیوکتە دەی یەک دەقە بزانم مایکی بووکتە دەی کاتام کە بخۆ بخۆت و دوو قلیچکە زیادە گرە دەی لێی گەڕێ مەقامەکەم لۆ بێ خەپاتکە ئەوە بە هەمەر نەهات ئەوە بس ئەولایە ڕووتان بکەنە ئەولای الله دەی کاتە دەی سوو بووکتە دەی بیکتە دەی ئافرین حەوتە تام کە دەی تام کە لۆ جارم نێکتۆ ڕاوەستێ زاربارە هێشتا کاگونە عسای هەردوو تام لە شوێ خەونی دەبینی مار بە هەرامەی وەردا کۆرە دەچونکە کاکە چووکە ئەتوش تام کە دەرەی کابزارم چکان بخۆم شارەزای نەیاندا ئاکام لێگەر عەقڵم لە نووکی نییە گۆلانێکم لۆ بێ قەپاتکە ئەتوو برێ هەردووش بە قەپاتکە ئەوم لۆ بگرەوە برنجی بەمە تاقیەکە بەسە گۆتم دەفتانێ ڕاوەستە بەڵم بەراعە کاکە ئەو کوری بەخوا دەرێ شەخشەبی ئەو کابرایە نازانم دەعبایەتە چێ لەمێ ڕووتان بکەنە ئەولای دەی زوو زادر بابا هەندێکی لێ بخۆ ڕاوەستی ئەتوو قەپاتکە برە ئەتوو بخۆ قەپاتکە بەکارێک نایە قەپاتکە بگرەوە ئەوەی بگرەوە لەگەرم هەنگەندە برنجێ بەمە تاقیەکان وەڵای سەڵما عیبینەوە بەخۆی ئەو ڕۆژی تێ بچینەوە تەوا دەنگەکەمە خەوتە ڕۆی ڕاوەستێ کاکە ڕاوەستێ بە سەعادەکی بە عەقڵم هەڵە ئەگەر خەڵەتم نەکردی ئەوەش ڕاوەستێ ڕا باشە خۆ سەرم ناکەم ئەگەر هەندێکی لەوە شتێکەکەم بەشکەم تەپتیش لە سەفتم قسان مەکەما کشمش و باوی تێکە لەگە جیزی بەخوای ئەوەی خۆزانە کووە دەی هەستانێکی لە هادی ئەم لۆ بێ خەپاتکە ئەتوو دەرچووی لێگەڕێ ئەتوو بابەکەم الحەمدولله ئێستا هیچمەکە نەعەدوو دەوای دەردم لەیلایە مەریان لەسەر قەڵایە دەوعای دوو ماچم لێ کرد بە ماڵە بەیتۆڵایە لێدەن بە زوانی لێدا ئەوڕۆ من دەنگم نایە بەسە الحەمدولله ئێستا هیچمەکە نەعاد تەوا ئەوجا ئەم گۆلۆ بەرنامەکەی دەست دەدەن وعد و پەیمانیشم لەگە درایە سەرم شۆڕ نەکە کورە پێم گۆتە شەعبان زادە وەرەسەرێتی بۆ شۆڕە بی مامۆستا عیبە ئەمە دەستمانە ناو دەست یەکنا هەستان دەست کرد پارە بوو حەنج بوو خانی بوو کورە تڕندێر بوو هەر شتێک بوو دەکەینە سێکە تێدەگەن بەڵێ ئازان و خۆشەویستان دیسان پێکشار دەبینەوە لە بەرنامەیەکی تازە و حەڵقەیەکی نوێی بەرنامەکەی خۆتان بەرنامەی سوپەرستار هیوادارم ئەم جار بتوانین
خزمەتێکی باش پێشکەش بم بە بەهرەمەندانە خۆشەویستانم بکەیت وەرێژەگە تۆ دەگەر ئەوکت هەیە بەڵێ مامۆستا سەبا بەڵێ ئازیزان خۆشەویستان ئەمە دوایین بەرنامەی قۆناغی یەکەمە ئازیزان خۆشەویستان ئەوەی کە دەچێتە قۆناغی دووەم دەبێت خۆی ئامادەکرد بێت هیواداری بە وەرانەیەکی ڕەسەن و بەدەنگێکی ڕڵاڵەوە خۆی ئامادەکرد بێت و هەروەها بچێتە قۆناغی سێڵ دامە لێرەدا پێتان ڕادەکەین کە واستە و واستەکاری بە هیچ زۆرێک قبول نیەدا ئێمە قسەی توش بەڵێ پێرە شوێ سەعات دوازدەی دەکەن تاق 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 کارە باش نییە هەڵاس دەبێت یەک سوڵق تەماتایە هەموو ڕزیش بەرەبەتە بەرەبات بۆرە تەماتە پێنج شنە بازار ناریە ئەو لە هەموو خۆشتر مامۆستا سەبا نازانم باوەڕ دەکەی یان ناباوەڕ بکە لە دەست ئەو بەڕێزانە من ناتوانم مۆبایلەکەم بکەمەوە نازانم چیان پێ بڵێ من سێ خەتم گۆتا سێ خەتم گۆڕیا هەر چاکت کرد خۆشەویستان دەبا بزانین بەهرەمەندی ئەو جارەمان دەمخۆشی ئەم جارەمان چییە بۆ بەرنامەکەم با فەرمێ ئەو کاتان بە باش خێر بێ باش سپاسانەکەم براگەورە خۆت بناسێنە حەمەدەمین هەولێری حەمەدەمین هەولێری باشە وا دیارە تۆ خۆت باش ئامادەکردی و خۆت کوچ خۆ گرتیە ئیشاءالله بە حاڵ خۆتی سەدە سەد دەردەچەم سقات بە خۆت هەیە ئیشاءالله شارەزای ئامێرەکەی بەخوای ئیلای تەپر و دەف لێدا زەمنا نازانم ناوەڵڵا ئەوانە بەخوای ئەوڕە تەپراکەم وەکە بێ عاشقلێک جیازویکنەوە هاتنێ لە باشە چیت بۆ ئامادەکردن بەڵێ بەندە بۆ داناوە بەڵێ دەفەرمو پێشکەشمان کە بزانین باش هاي بوي دلم لو بندانا دنيا دوران دورانا هنديري شان دانا هنداري مالبانا بوي دلم لو هوايا دنيا دوران دورانا زۆر چاکە باشە جگەر لەو بەندەی ئەو بەندە چێندەرایی بوو ئەوە فۆرکلۆری کوردی بوو بەڵێ باشە تۆ مقامەت دەزانی چۆن یانی مقامات مەسەسێگا ناوان دەست ڕاست ناوەڵە جێب لەو ناوانە هەر نەبووە بەیزنەوە ناوەڵە بەندی وەزباچی نازانی ناوەڵەوانم جێ لێ نەبووە دەباشی ئێستا جگە لەو گۆرانەی لەو بەندەی چیت بۆ ئامادەکردن بەخوای هەستانش داوانێ هەندێک بزانم هەستان بەڵێ دەبات بزانین چییە ئەمانە مایە میلایی ئەمانە مایە ئەی پەلایەک بە بڕخێ زۆر سپاس زۆر سپاس دەمخۆش دەمخۆش چیت کرد ماوە وڵایی تۆ تەواو بەڵێ فەرموو شعبان زادر بري ستان برز كان عابس تجوري بتان بينم حلاوه وكل قنوه تطابق كان بينم خم النبي شنو من كانوا انا ليش دانشني ها ابا شنو انا امن اتويك تشكي طبعا زيدا كان طبعا تمام كان لا يا الله فنوا ئەوە سپێدەرێن زادن بري ئەرێ بۆتە شوڕۆبەکاتی نە حالي لێجاوەرە خۆمە کوشە کورا دێ ئەمن لە دوونێەوە شروعی بگرەوە چویوە کەونە مافورەی بەکەرێمادا دەدا شوشتیتم سەلاوەکەم لەدا شوشەی کردی هەندۆکە ئەبی ئارتینەوە هەبی خەوێ چەند پێنج ئەبیەکی سپارشم تێکرد گوتم دەخواردێ لە فەرانەت دەبەک و لە کاتی گۆرانی گوتنێ لە ستۆدیۆی ڕاست دەنجان دەکەویتە خەویان دێ و كوركاكا بيوز بونا وقشلانتين ياكا هم زمان نوتشيا كل أمتها لبشتم أمان بري دزاني سنو عبر زكم داي تانغو سنو عبر زك تاياكم داي تانغو نيا والله يا كبسة دبي وهذا دوبري ماما وسا وشرف هم اللي يجي يقول بي وصل حاجة وصل ئەوکاتت باش تۆ دەگەبێت بەرزکە بابەتی ئەو کاتتان باش ئەوکاتت باش ڕێبوار ڕێبوار کاکە ڕێبوار چیت بۆ ئامادەکردوین گۆرانێکی دەردی دڵم فەرموو پێشکەشمان کە دەردی دڵی من زۆر گرانە و چارەم کە وەک بولبول لە دەوری دڵ پەریشانە
ئامادە کردووە بێلەوەی عليمك مع ما ذكرتوها تقوى بسيتي عليمة لمجال دوت شقيمة رجال عليمة مداس كبيل بدنيا يريكم بس قارب بالي الله الله كرما مستواسيا وامر مستوي كر والله بقرباتها من بقران وقت سينما مستا والله ذكر ذاك ذكر صلاو صلاو صد صلاو هذا مرحبا الى قربي پێشکەش وی بانگۆ بەوەی مامۆستای بەڕێز و خزمەتکاری هونەری ڕەسەنی کوردی بەرنامەی سوپەرستار بەڕاستی مامۆستا جان ئەمن هەر لە مارێ ڕا کە هاتی مێرکانە هەندە معزیب بووم بە جنابتان یعنی بەڕاستی هاتی بەڕسمە شتا لەگەر بگرم بەڕاستی ئەمن نازانم ئێستاوە خەونام تێدامەیان بەڕاستیە بەڕاستی ئینشاءالله ڕسمیش بادەگەر دەکەی ئینشاءالله بەرێ جەنابەت حەزەکەم خۆت بناسێنێ قسەت خۆشە شعبان ساز لێدەر ساز لێدەر خاک شعبان تەماشە من کە تەماشە بەرێ عەفوان کاکە شعبان من سەیری جلوبەرگت دەکەم و زەمەدانی خێت شتی فۆلکلۆری لێ دەبارێت طبعا نازانم چیت بۆ ئامادە کردوون والله چ دەخۆن برنج و مریشی قۆزی تمان علا برنج كنتاكي ها كنتاكي هذه ما مستعد ست عماده كرديها بكر ما تو بري عفوا ست عماده كرديها لبو ما دوراني انا حيرانا شازي حيرانا من لبو ما كردينا اوا هم هرستان لو بريم هشتا كما اوا انا بخواي دباش حيراني فيها او حيرانا يخوما دانري خوما اوا انا ولا بخوم دانا تماشا ما مستعد خويا اتخيلي نا ولا بخوم وهابا هذا باشا تو بيمله او حيراني دشي وليري شين درايا او هر دشتي هوليري هتا دكاتو كوي اها بس عندك منطقه ملي او كردي اللي سريتو اوا اري والله دباشا بابزان جمال دنگز والله خدبي طبعا الله او زمان مستعبيجو دەست پێ بکەم دەکرێتن سلاوی بنێرم لەوە پلکموان بابا خۆ گۆرای داوا کراونیە یەک دقە بەس مامۆستا سلااو ڕێزمەیە لەوە پلە عایشە پلکە فاتم هەروەها داچی سلااو و داچی ئامانز و هەروەها داچی خدری زۆر سەلامتان لێ دەکەم چاوتان ماز دەکەم باشە بەس سلااویان لێ دەکەم بەس حەیرانەکە با پێشکەشکە بەرێ ئەلۆ ئەلۆ دەنگەیە حەیرانەکەی برێ وەڵا سێوە نێوەکی جوانە ئەمن دەنگۆ گەلە ترشە وەرزانە ڕۆژە چێچوومە ناو باغان دەستم بردە ناو پەرکان وەڵا کاکە سێوە کاتە ناو دەستم لێم کردەوە بە ئاسایە وەڵا ئەمن دەنگۆ هەیاران و مەیاران یاخوا دەی کاتە باران لەبە فەقیر و هەژاران ئای 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 یەکسەر لە هەولێرە ڕانیان سواری کەرێت دەکەم سلفەچی لێت دەم و ڕاز دەبە گوندی لێ ناگەڕن بە حیاتی زارەکی دیسوە بێ بەرنامەی سوپەرستار کاکە پێم بۆ چاندە مامۆستا من چێ؟ ها سعد البياتي كون ناسم والله وقت خوش للراديو هندم جيرت سڵاو لە مامۆستایان سڵاو لە بۆنباختان سڵاو لە عینەکتان سڵاو لەنگۆ کە بوتنە هەوێنی میوزیکی کوردی کەوەشی لە جیان دەڕۆم عەز دەکەم خەڵک فیتێم لۆ لێدەن و یعنی ڕسمەکانم بەرز بکەن مامۆستا با پشەی تێنەگەن باشە خزمی ئەو دوو نەفەرەکە یەک ئەستراوێکی چۆلەوێکی جەمەدانێکی گەورە کاکە کەی ناکرد ناویان چییە؟ هەرێهاتووم لەلایەولاوە چۆنی لێم تێگێداوە بە قوربانی تۆی دەکەم هەمووی مەوچی ئەو ناوە سەر و ماڵم مامۆستا ئەو سەوە بزانم خەرەتە دەزانی لۆ لەبەرەوەگە لە هەموو مارەشی و نەرهەبی کەواتە کەس جێ لە کەس ڕناگری مامۆستا هەری وەڵڵا یاڵا با دەوەڵێکی برێ دۆڵێکیش برێ بەڕاست مامۆستا دەوەڵ یعنی چ؟ سلەی هاوینی سەر ماما سلەی دستانی گەر ماما حەزم
بەڵێ ڕاستە ئەو شعرەمان شایە قوربان ئەوزا ئەو ڕۆژەم لە بازاڕ یان دەکەم دی شعر ئەکسپایر تاریخ لەمارێت تەماشام کردنەوەی ئەکسپایر لو نوار نطيق قربان ذبم ضيكار مامد مامۆستا تخوا مەگریان چاوەکەمە خراوە نابی عیبە لە ستودیۆ گوتی ناوەڵا برا سەبەب دەگریان کاکە گوتی من داری مامە فکراتەوە بەخۆت دەزانی خەرکەکی زۆر لە دەورمان کۆ دەبن و سیگەکە سرف دەبی سرف ئەجە لە کلیپەکەی شعبان کچەکە بەرد لەو بایەت و لەو بایەوانیە بە کورتی بەڕاستی دام نابوو دەست دەمە تەپڕەشی خەرشی گوندی هەمی ساعتەکە ئەو بەرنامە ئامژیان دەچمەوە مەهاتێ ئامینێ دەمنس کەوتەنێ مەدەر ئامژیان چەندم خوارەوە پێی دەڵێت چێ خێرش ناوەڵا من هەر بە خۆمەوە هەمە بەسەرین گویانی مامۆستا جان بەێ هەر بە خۆمەوە هەمە لە بلادیەوە طبعاً ئەوە زادەی بازاڕی دەڕۆیشتم کابراایك هەیکەلێکی گەلە جوان لە پشتەوە پرسێکی درێژی بەردابەوە ناو قەت باریک وەڵامیش غارم دایە گوتم بەخوای خوادای ماوەستا بری عیب نەبێت ئەوەش هۆکارێکە لە بۆ ئەوەی کەوە ئاوازەکان یعنی هەندێک حالت بشێوێنن و کچ لەگەر نەبی کچ لە پشتش سەماینەکە درێن زفتە بیان تەقێنی و بڵندیان کەینە بۆ بە کوردیەکەی دەبێت بە شانی بەحیادا هەڵ بدەی و بیان بێ ئەو پەڕی دنیا وەڵی حەز دەکەم تەنها لێنەوە خۆمان بیتن پێم خۆش نییە بەڕاستی بینەرانە شتەی لێ کاچ وێنەگەرەکە بگرێ ڕێکەکەی بژێنەوە دقمال بايد شمام وبدل تاسو حمام دقمال بايد شمام وبدل تاسو حمام